هەشت دەرگای هەیە یەکێکیان ناوی ڕەیانە. ڕەیان تایبەتە لە بۆ ڕۆژوەکان و قەرەباڵغیشە. بەڵام دەرکەچت کەتان پێ برێم ئەو دەرکەیە چۆلترە لە دەرکەی ڕەیانی. دەرکەی ئەو دەرکەیە کە ئەوانەی حاجزەی خەڵکی جێبەجێ دەکەن. حاجزە دەرکەی میهرەبانیشمان هەیە بە هەشت دەرگای هەیە. دەرکەشیان ئەوەیە کە میهرەبانی ئەو چەند مهمە لە ژانتدا میهرەبان بی. میهرەبانی ئەسڵی تێگەیشتن دینداریە، چونکە ئەدین ئەلموعامەلەیە. دین معامەلەیە. دین لەبەر ئەوەی هاتیە چونکە ئەمە هەمومان خوای گەورە خەڵقی کردینە، دەزانین لۆ خەڵق بووینە. دەمەوێت زۆر بە کورتی بە ئاسانی تێتان بگەێنم بە زمانێکی سادە. تەمەشا چاوی من بکە، ئەمن بە چاوی دەبینم، ئەتوش بە چاوی دەبینی. تەمەشا داکوبابت بکە، ئەوش بە چاوی دەبینی. تەمەشا منداڵەکانت بکە، ئەگەر بخۆشت گەنجی منداڵت نیە، منداڵی خوشک و برایەکانت تەمەشاکە بە چاوی دەبینن، ئەو بە چاوی دەبینین. بەجێی ئیشە تایبەتی هەیە، چاو ئیشە تایبەتی هەیە، کەپوو ئیشە تایبەتی هەیە. ددانەکانمان هەر ددانێک ئیش تایبەتی هەیە، پەنجەکانمان ئیش تایبەتی هەیە. برۆ ئەو برۆیە ئیشە تایبەتی هەیە کە لێ ناگەڕێ ئارەقە بێتەوە ناو چاوی، ئەلێکوانە بدێتە ئەولای دێتەوە ئەولای ئەو هادێتەوە خوارەکە. یعنی هەر جزئێک لە جسممان ئیشێکی تایبەتی هەیە. ئەوجا ئەو ئیشەی ناگۆڕدرێ بە شەو بیان ڕۆژ بیتن، لە هەولێرێ بیان لە ئەڵمانیای بی، لە بەغدای بیان لە ئیستانبوڵی بی، ئەو ئیشە ناگۆڕدرێ. زستان بیان هاوین بیتن ناگۆڕدرێ، ژن بیان پیاوبی ناگۆڕدرێ، ئیشەکە ناگۆڕدرێ. یەک ئیشی محەددت هەیە کە چاو ئیشی بینین، یەک ئیشی هەیە لە هەر شێبی، لە هەر وڵاتەکی بی، لە هەر کاتێکی بی، ئەو سار بیتون 10 سال پێشتر و 100 ساڵی کەش بیتن، چاو هەرێک ئیشێ ئیشە ناگۆڕدرێ. هان تەمەشاکە جوان تەرکیز کرد. کەواتە کۆی جسمیشمان ئیشێکی هەیە. ئەو ئیشە هی منە، هی بابتە، هی باپیرتە، هی ئەژدادتە، هی نەوەتە، هی خزمتە، هی دوژمنتە، هی دۆستە. ئەو ئیشەیە چییە؟ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. کەوا خوای گەورە خەڵقی کردینە لە بۆ عیبادەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.